طبعا یەکێک لەو یاسا گرنگانەی کە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین دەرچوێنراوە. طبعا کۆمەڵ یاسا لە دوای ڕۆژنامەگەری دەرچووە، بەڵام یەکێک لەو یاسا باشانەی کە هەندێک خاڵی باشی هەیە بەڵام بەدەرنیە لە کەم و کورتی بریتیە لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە ئەم یاسایە کۆمەڵێ حەسانەی بۆ ڕۆژنامە نووس داناوە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە ڕۆژنامە نووس هەر چیەکی بوێت بڵێت، هەر چیەک بێوێت کاری لەسەر بکە کاری لەسەر بکە. بەڵکو لە یاساکە کۆمەڵێ ماف دراوە بە ڕۆژنامە نووس، لەگەڵ ئەوەیشا دەبێت ڕۆژنامە نووس پابەندی ئیتیکی کاری ڕۆژنامە نووسی بێ، دەبێت پابەندی یاساکان و ڕێنمایەکانی کاری ڕۆژنامەگەری بێ. لەسەر ئەوەی کە جاری وا هەیە دادوەریش بۆی هەیە تەوقیفی ڕۆژنامە نووس بکە، ئەمە خەلەل نییە لەوەی بڵێ ئەمە دەستی دەسەڵاتێکی لە پشتە بۆیە دادوەردی ڕۆژنامە نووسێک تەوقیفەکە، بەڵکو خەلەلە لە خودی یاساکە کە ئێمە بەڕای ئێمە کە لەم خولێشە کە بابەتێک لەسەر گۆشیاری یاسایی دانراوە ئەمانوێت سەرنجێک بۆ ئەوە ڕابکێشین کە یاساکە پێویستی بە تعدیلکردنە، نەک ئەوەی هەموو جارێک گومانێکی خراپ بە دەسەڵات ببین بڵێن ئەمە لەبەر ئەوەی دەسەڵاتی لە پشتە بۆیە دادوە ڕۆژنامە نووسێکی دەستگیر کرد. لەبەرەوە لە یاساکە یەکێک لە باشیەکانی ئەوەیە کە حەبسکردنی ڕۆژنامە نووسی قەدەغە کردووە. ڕۆژنامە نووس نابێ قەدەغەیە و نابێ حەبس بکرێ یا نابێ زیندانی بکرێ، بەڵام لەگەڵ ئەوەش ڕێگری نەکردووە لەوەی دادوەر بڕیاری تەوقیفکردن دەرکا بۆ ڕۆژنامە نووس. ئەمە ئەگەر بمانوێت چارەسەری بکەین دەبێت لە ڕیشەوە کاتی هەمواری یاسای ڕۆژنامەگەری دەکرێتەوە چۆن ئەڵێن ڕۆژنامە نووس نابێ حەبس بکرێ، ئەبێ مادەیەک بڕگەیەک دیاری بکەین لە قانونەکە لە کاتی هەموارکردنە کە بگوترێ نابێ ڕۆژنامە نووس تەوقیف بکرێ. ئەگەر بەم شێوازە لە ناو یاساکە دا ڕێژرایەوە و کات ڕۆژنامە نووس ناتوانرێت لەلایەن دادوەریشەوە تەوقیف بکرێت.